چەند ڕۆژی ڕابردوو شەپۆلێکی سەرمای بەهێز سەنتەری پارێزگای سلێمانی گرتەوە و پلەکانی گەرما دابەزین. ساڵانی ڕابردووش لەگەڵ هاتنی شەپۆلی سەرما پەتای وەرزی لە نێو هاوڵاتیاندا بڵاو دەبووەوە. بەپێی بەدواداچوونەکانی کوردستان 24 چەند ڕۆژێکە جۆرێک لە پەتای وەرزی بڵاو بۆتەوە، بەڵام ئەوەی ئەم ساڵ بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە جیاوازە لە ساڵانی ڕابردوو. پزیشکێکی پسپۆر دەڵێت ئەم پەتاوەرزیە ڤایرۆسی کۆرۆنا نییە و ئامۆژگاری هاوڵاتیانیش دەکات لە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئەم پەتاوەرزیە. خۆم پەتایەکە بڵاو بۆ تۆ پەتای وەرزیە کە پێوترە کۆمۆن کۆڵت و هەروە ئەنفلۆنزاش لەگەڵ لەوانەی دروست بێ. ئەم حاڵەتانە هەموو ساڵێک دروست دەبێت. ساڵە لە مانگی 11 و 12 پێیا ئەبوو، ینی ساڵی پار نەخۆشمان زۆر زیاتر بوو لەم ساڵ، بەڵام لەبەر ئەوەی ئەم ساڵ سەرما و سۆڵە و باران و بەفربارینەکە دواکەوت تاخیر بوو، بۆیە پەتاکەش لەگەڵ یا تاخیر بوو. تەمان ئەمە کۆرۆنا نیە، زۆربەی کەسانی کە کۆرۆنایان گرتووە کە تووشی هەڵامەتێک ئەبن، تووشی پەتایەک ئەبن، زۆر ئەترسن کە دووبارە تووشی کۆرۆنا بوونەوە. ئێمە بەپێ ئەو پشکنیانەی کە ئەکرێت جایەکەینەوە کەمە کۆرۆنا یا خوتەر پەتایەکی ئاساییە، چکە و فەحسانی کە بە پشکنینی خوێنەکان دەرەکەی بۆ نونە هەوکردنی خوێنیان نییە، خڕۆکەسیپەکانیان ئاسایە، فەحسی خەستی خوێندی دامەرەکان ئاسایە و لەگەڵ نیشانەکانیە ئەزانی کە ئەمە پەتایەکی ئاساییە دووبارە توشبنەوە بە کۆرۆنا نییە. بۆ ئێستا ڤاکسینی ئەنفلۆزا، کوتانی ئەنفلۆزای وەرزی کە ساڵانەیەتەن هەرێمی کوردستان ئێستا لە بەردەستە لە نەخۆشخانەکان هەیە. ئێمە ئامۆژگاری و نەخۆشخانەیەکەین کە نەخۆشی درێژخانیان هەیە یاخۆ زوو ساڵان تووشی پەتایەکی قورس ئەبن بچن ئەم کوتانە وەرگرن نەخۆشخانەکان. ساڵانە و لەگەڵ هاتنی پەتای وەرزی تەندروستی سلێمانی پلان بۆ ڕوبەڕووبوونەوەی دادەنێت، بەڵام ئەم ساڵ بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە پلانی تۆکمە و پێشوەختەیان بۆ هەر حاڵەتێکی مەترسیدار داناوە. وەکو بەڕێبەرەتی گشتی تەندروستی سلێمانی و هەم بە شێوەیەکی گشتی ژۆک و وەزارەت پلانەکان بەو شێوازە بۆ کە ئێمە هۆکارەکانی خۆپارێزی لەلایەن هاوڵاتیانەوە هان بدەین کە جێبەجێ بکەن. ئەمە خاڵێکم خاڵی دۆمەوە بۆ کەوتومان ئەگەر بێت و ئەم نیشانانە بۆ فترەیەکی زۆر بمێنێتەوانە یاخود جیاواز بێ لە نیشانەکانی ساڵی پار و پێرارچکە شتێکەیە زۆر گرنگە. زۆر جار ئەو کەسانی کە پەتاگرن ساڵانە ئیگرنەوانە، لەبەرەوە ئەمانە ڕەنگە خۆیان هەست بە جیاوازی نیشانەکان بکەن. ڕاستە نیشانەکانیان زۆر کەم جیاوازە، بەڵام بێگومان فەرقی هەیە. پزیشکانی پسپۆر دەڵێن پەتاوەرزیەکە قورگئێشەیەکی سووک و تەڕبوونی لووت و پژمین و سەر ئێشەی سووک دیارترین نیشانەکانین، بەڵام ئەگەر بێت و نیشانەکان قورستر بوون بە تایبەت لەرزووتا و ئازاری ماسوولکە و کەسی توش بوو ڕێژەی ئۆکسجینی لەشی دابەزی، ئەو کاتە گریمانەی توش بوون بە ڤایرۆسی کۆرۆنای لێ دەکرێت. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی.